گۆڤاری ئەهرامی عەرەبی دووهەمین ڕێپۆرتاژی خۆی لەگەڵ مامۆستا فەتحوڵڵا گولەن ئەنجامدا و تیایدا بابەتە هەنووکەییەکانی تورکیا و ناوچەکە تاوتوێکرا. ئەمەی خوارەوە بەشێکە لەو ڕێپۆرتاژە. بەڕای ئەوە چ هەنگاوێک پێویستە هەڵبگیرێت بۆ لە ناوبردنی ڕێکخراوی تیرۆریستی هاوشێوەی داعش. لەم بابەتە ئەرک دەکەوێتە سەرشانی موسڵمانان، وڵاتانی زلهێز و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان. موسڵمانان پێشەموو کەسێک دەبێت لە بابەتی تیرۆردا وازدەوە بهێنن کە تاوانەکە بخەنە سەر وڵاتانی ڕۆژئاوا و سیاسەتی دەرەوەیان. پێویستە لێپرسینەوە لەگەڵ نەفسی خۆیاندا دەست پێ بکەن. دەبێت لێپرسینەوە لە خۆیان بکەن کە بۆچی گەنجەکانیان بەو ڕادە زۆرە دەکەوێتە داوی گروپە تیرۆریستیەکانەوە. ئەو ئەرکانەی لە سەرشانی ئێمەی موسڵمانە ئەوەیە پەروەردەیەکی جوانی گەنجەکانمان بکەین کە تەیاریان بکات بە زانستە ئاینیەکان و زانستە ئەرێنیەکان و مرۆییەکان و لەوانەکانی خوێندندا باز لە بەهاگردونیەکان بکرێت و ئازادی و مافەکانی مرۆڤ بە تەواوی واتای خۆیانەوە لە کۆمەڵگاکانی ئێمەدا فەراهەم بکرێت. ئەوەی لە سەرشانی دەوڵەتە زلهێزەکانیشە ئەوەیە تیرۆر وەک بابەتێکی ئاسایش تەماشا نەکەن و هەوڵ نەدەن تەنیا لە ڕێگەی سەربازی و دەستگا هەواڵگریەکانەوە چارەسەری بکەن. دەبێت لە ڕووی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیشەوە هەنگاو هەڵبگرن. دەبێت هەنگاوی بەپەلە هەڵبگرن بەڕووی ئەوەی موسڵمانانی ناو وڵاتەکانیان بتوانن لەو کۆمەڵگایانەدا جێگایان ببێتەوە و ئینتەگرە ببن. هێندەی بایەخ بە ژیانی مرۆڤەکانی وڵاتانی خۆیان دەدەن، بەو ڕادەیەش بایەخ بە ژیانی مرۆڤەکانی وڵاتانی تر بدەن. ئەوەی لە سەرشانی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی وەک نەتەوە یەکگرتوەکان و یەکێتی ئەوروپاشە ئەوەیە هەوڵی ئەوە بدەن مافی مرۆڤ و ئازادیەکان لە هەموو شوێنێکی دنیا بە یەکسانی بپارێزێت. سەبارەت بەو دەسەڵاتدارانی بە شێوەیەکی تۆقێنەر مافی هاوڵاتیانی خۆیان پێشێل دەکەن، هەنگاوی پێویست بۆ بەرگرتن بەو کارانەیان هەڵبگرن. لە نێوان ئێوە ئێردۆغاندا چ خاڵێکی سەرەکی ناکۆکی هەیە؟ لە کاتێکدا زۆر کەسی شارەزا ئاماژە بۆ دەکەن کە ئێردۆغان خوێندکارێکی ڕازگۆی ئێوە بوو. ئەوانەی من و بزاڤەکەم بەباشی دەناسن ئەوە باش دەزانن کە ئێردۆغان هیچ کاتێک خوێندکاری من نەبووە. بە ئامرازگرتنی دین بۆ مەرامی سیاسی لە سەروی هەموو بابەتێکەوەیە و لە زۆر بابەتی تردا جیاوازی ڕیشەییمان هەیە. واز دە خوێندکاری ئێردۆغان بهێنە، تەنانەت هیچ کاتێک لە یەکیش نزیک نەبووین. تەنیا چەند جارێک چاومان بە یەک کەوتووە. پشتگیری هەندێک لە براکانی ئێمە بۆ پارتەکەی لەبەر هەندێک بەڵێنی ئەو بوو کە سەبارەت بە دیموکراسی مافەکانی مرۆڤ و ئازادی دەیدان، چونکە هەموو کاتێک ئەندامەکانی ئەم بزاڤە لە پێش ئێردۆغانیشدا پشتگیریان لەو پارتە کردووە کە بەڵێنی دیموکراسی و مافەکانی مرۆڤ و ئازادیەکان و بوونە ئەندام لە یەکێتی ئەوروپایان داوە. بەڵام کاتێک ئێردۆغان و پارتەکەی 180 پلە لەم بەڵێنە پاشگەز بوونەوە ئیدی پشتگیریان نەکرد و نەشیان دەتوانی پشتگیری بکەن. یەکێکی تریش لە خاڵەکانی نێوانمان ئەوە بوو ئێردۆغان هەوڵی ئەوەی دەدا خوێندنگاکانمان کە لەسەر ئاستی هەموو دنیا سەرکەوتنی بەدەستێناوە بە مەبەستی پروپاگەندەی ئەوەی سەرۆکی هەموو جیهانی ئیسلامە بەکار بهێنێت. هەر بۆیە ئێستا لە ڕێگەی دیبلۆماتکارەکانیەوە هەوڵی ئەوە دەدا ئەو خوێندنگایانەدا بخات یاخود ڕادەستی وەقفی مەعاریفیان بکات و کارمەندەکانیشی سنوورداشی تورکیا بکاتەوە و بیان خاتە زیندان. هەندێک کەس پێیان وایە هزری ئێوە زیاتر لەسەر بنەمای نەتەوەپەرستی، لیبرالیزم و دیموکراسی ئیلهامی وەرگرتووە و ئەردۆغانیش زیاتر بە دوای خلافەتێکی ئیسلامیدا دەگەڕێت کە سنووری قارەکان تێدەپەڕێنێت. ئایا ئەمە ڕاستە؟ نەمن و نە ئەوانەی دڵیان بە بزاوی خزمەت داوە. هیچ کاتێک بە ئیلهام وەرگرتن لە ئایدۆلۆژیەکانی ئەوروپاوە ملی ڕێگامان نەگرتووە. ئێمە هەموو کاتێک ئیلهاممان لە ژیانی سەردارمان و بەهاگردونیەکان وەرگرتووە کە پێمان وایە بریتیە لە بەها سەرەکیەکانی ئاینی ئیسلام. ئەویش ئەوەیە هەموو مرۆڤێک ڕێزی خۆی هەبێت و لە بەردەم یاسادا یەکسان بێ، هەلی ئەوە بەژنان بدرێت لە کۆمەلگادا شوێنیان هەبێ، لە دەسەڵاتیشدا هاوڵاتیان مافی بەشداریان هەبێت و هەمیشە یاسا سەروەر بێ. ئەمانە بەها ئیسلامی و گردونیەکانە کە باوەڕمان پێیەتی. لەوە دەچێت بەهۆی ئەم هەڵوێستانەمانەوە هەندێک کەس بە هەندێک لایەنمان بچوێنن. بەڵام سەرچاوی هزری ئێمە زۆر ئاشکرایە. بەڵام سەبارەت بە ئێردۆغان کە خۆی بە سەرۆکی هەموو جیهانی ئیسلام دەزانێت و جاییتر لە ڕێگەی قسەکانی یان کردارەکانی بێت یاخود بەکارهێنانی تەواوی سەرچاوەکانی وڵات بێت بۆ ڕەواجدان بەخۆی، ئەمە شتێکە دەتوانین بڵێن چەسپاوە. تەنانەت ئەوانەی لایەنگری دەکەن بەمەشەوە نەوەستاون بە سەرۆکی هەموو دنیا ناوی دەبن. ئێردۆغان کە تورکیای لەباری سفر دوژمنەوە هێنایە باری سفر دۆست، بە چه هۆکارێک هەموو کێشەکانی تورکیا دەخاتە ئەستۆی ئێوە. بەڵێ، تورکیایان لە پێگەی سفر دوژمنەوە خستە باری سفر دۆستەوە، چونکە دەستیان خستە کاروباری وڵاتانی دەرەوە لە ڕێگەی یارمەتی و پێدانی چەک بە گروپە تیرۆریستیەکان. هەوڵی ئەوەیاندا کاروباری ناوخۆی ئەو وڵاتانە بەخواستی خۆیان دیزاین بکەن.
بە گوێرەی ئەوەی خۆیان بە سەرۆکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و خەلیفەی جیهانی ئیسلامی دەزانن ئەو حەقەیان بە خۆیاندا بەم کارانە هەڵسن ئێمە هیچ کارێکمان لەمانەی ئەنجامیان داوە پەسەند نەکردووە هەر لەبەر ئەوەشە ئێمەیان بە دوژمنی خۆیان ڕاگەیاندووە لەمە دوای هەر شتێکی نەرێنی بێتە سەر ڕێگەیان دەیخەنە ئەستۆی بزاوی خزمەت و بەم هۆیەوە هەوڵی خۆ قوتارکردن دەدەن لە کێشەکان بۆ نمونە ئۆپەراسیۆنەکانی گەندەڵی مانجی کانونی یەکەمی 2013 کردە بەهانەی ئەوەی دەست بە سەردام و دەستگاکانی دادگادا بگرێت و بە سیاسیان بکات ئێستاش دادگاکان بە تەواوی دەکار خراون هەروەها تەواوی کەسە شارەزاکانی بواری ئاسایشی وڵاتی لە کارەکانیان دوور خستەوە و بەو هۆیەوە دەستگا ئەمنیەکانیشی پەک خستووە تەواوی میدیا زەبەلاحەکانی وڵاتی خستە ژێردەستی لایەنگرانی خۆی و مێدیەکانی تریش لە ڕێگەی تەندەر و ڕێکلامەوە هەندێک جاریش لە ڕێگەی هەڕەشەوە ڕێگری ئەوەی لێکردن ڕاستیەکان بە هاوڵاتیان بگێنن هەروەها لە ڕێگەی ڕووداوی 15 تەموزیشەوە گەورەترین زیانی بە سوپای وڵات گەیاند و ئێستا هەموو دام و دەستگاکانی خستوەتە ژێڕکەیفی خۆیەوە هەروەها هەموو دام و دەستگاکانی دەوڵەتی خستوەتە خزمەتی بەرژەوەندیە تایبەتیەکانی خۆی و بە شێوەیەک دووبەرەکی خستوەتە نێوان هاوڵاتیان کە پێشتر شتی وەها نەبینراوە و هاوشێوەی نەبووە بەڵێ بۆ ئەوەی تەواوی ئەم کارانە بە شێوەیەکی شەرعی پیشان بدات پێویستی بە دوژمنێکە بوو کاتێک زانی بزاوی خزمەت نایەنە ژێرباری بەرژەوەندیە سیاسیەکانی خۆیەوە بزاوی خزمەتی کردە دوژمنی خۆی و هەوڵیدا بەم شێوەیە لایەنگرانی خۆی لە دژیان هام بدات و لە چوارچێوەی خۆی کۆیان بکاتەوە بۆ بەردەوامیدەن بەم کارەشی پێویستی بەوە هەیە هەموو کێشەیەک بخاتە ئەستۆی بزاوی خزمەت دەتوانین بڵین لە ڕووی ئەو مەرامەی هەیبوو هەڵبژاردنێکی باشی کردووە چونکە ئەوەی باش دەزانێت کە هەرچەندە زوڵم و زۆر بەرامبەر ئەم بزاوە بکەیت بە شێوەی خۆی وەڵامی نادەنەوە و تەنانەت مستیشیان بۆ کەس دێدان ڕق ناکەن.